هەفتەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕا 92. ژمارە تەواوەکان. ژمارە تەواوەکان مانای چییە؟ ژمارە تەواوەکان لە ژمارە سروشتیەکان و ئەوە گرنگە واتەوە ژمارە سروشتیەکان و دژەکانیان پێک دێ، کەواتە دەبی بزانم ژمارەی سروشتی مانای چییە. ژمارەی سروشتی هەموو ئەو ژمارانەیە کە لە سفرەوە دەست پێ دەکا 1 2 3 و هەتا ملیۆن و ملیار و بە هیچ تەواو نابی، دوایی نایە، کەس نازانی گەورەترین ژمارە یان گچکەترین ژمارە چەندە هەتا ئێستا، چونکە هەر دەتوانی ژمارەک لەوی گەورەتر هەبی. بەمەرجەک ژمارە سروشتیەکان هیچ کات کەمیان لە پێش نییە، واتە ژمارەی نێگەتیڤ نینە و هیچ کات کەرت نینە، واتە 2/3 ژمارەی سروشتی نییە و هیچ کاتیش ژمارەی دەی ببورن ژمارەی دەی نییە و کەرتیش نییە، بۆ وێنە کەرتی 41/3 نابی، ئەوەش سروشتی نییە. کەواتە ژمارە سروشتیەکان هەموو ئەو ژمارەنە کە لە سروشت هەیە، واتە دەتوانین زیاتر بیان بینین، بۆ وێنە 1 یان 14 خانوو یان 25 دینار، کەواتە ژمارە سروشتیەکان. و دژەکانیشیان دژی ژمارەی سروشتی چییە؟ ژمارە نێگەتیڤەکانە. ژمارە نێگەتیڤەکان کە کەمیان لە پێشە، پۆزیتیڤەکان و نێگەتیڤەکان هەموویان بە یەکەوە ناویان ژمارە تەواوەکان. ئەگەر لێیان پرسی بۆ وێنە کەم 21 چ جۆرە ژمارەکە؟ ژمارەیەکی تەواوە. ئەدی کۆوە، ئەدی 42 ئەویش تەواوە. بەڵام لێرە لە جیاتی ناوی لێنێم ژمارەیەکی تەواوە زیاتر ژمارەی سروشتیە، کەواتە ئەگەر ئەوها کۆمەڵە ژمارەکەم هەبوو ژمارە تەواوەکانن، لە ناو ئەو کۆمەڵەی ژمارە سروشتیەکان هەنا ژمارە نێگەتیڤەکانیش هەنا، بەڵام بەیەکەوە سروشتیەکان و نێگەتیڤەکان ناویان ژمارە تەواوەکانە. ژمارە تەواوەکان دەتوانرێت ژمارە تەواوەکان بەکاربهێنرێ بۆ پێوانی بەرزی جێگاکان لەسەر ڕووی دەریا یان لە ڕووی دەریا یان لەژێر ڕووی دەریا. ئەو ژمارە پێوانەیەی لەژێر ئەکاونتی سەربەست لەژێر ئاو کەوتنی ببورن لەژێر ئاو کەوتنی سەربەست کە سیلڤیا ئێرل تۆماری کرد لە ئاستی ئەوەندە مەتر بوو، واتە لە قوڵی 381 مەتر لەژێر ڕووی دەریا. ئێستا با بێینە لای دژە ژمارە مانای چییە؟ دژە ژمارە ئەو ژمارەیە کە دووریەکەی لەسەر هێڵی ژمارەکان لە 0 یەکسانە بە دووری هەمان ژمارە، بەڵام لە لای بەرامبەرەکەی. زۆر باش تێنەگەیشتم، باش نەنووسرایە، بەڵام گرنگترین شت لێرە ئەمن بتوانم هیچ نەبی هێڵی ژمارەکان بخینمەوە، کە 0 هەمیشە نە کەمی لە پێشە نە کۆی لە پێشە، کەواتە 0 ژمارەکی بێلایەنە.
لە ڕاستی ژمارە سفر هەمیشە ژمارە پۆزتیڤەکان هەنا هەرچەندە ناشنووسرێ کە پۆزتیڤن، بەڵام هەر ژمارەکەم ئەمن ئەگەر نووسی ئەوە هیچم لە پێشدانەنا ئەوە ژمارەکە واتە وەکو ئەوەی وایە کۆی لە پێشبی. لە لای چەپی سفر ژمارە نێگەتیڤەکان هەنا بە هەمان دووری لە سفر، بۆ وێنە ئەگەر یەک لێرە بی ئەوەندە دوور بی لە سفر، کەم یەک هەمان دووری هەیە لە سفر، نابی کەم یەک لێرە بی بۆ وێنە ئەوە ڕاست نییە. ئەگەر کەم دوو لێرە بی دەبی بورن کۆ دوو لێرە بی دەبی کەم دووش هەمان دووری هەبی، کاتە ئێرە هەتا ئێرە وەکو ئێرە هەتا ئێرەیە. ئەوەیە دژە ژمارە، کەواتە دژی ژمارە پێنج چەندە، دەبی بچم لێرە هەتا ئێرە پاشان بە هەمان پێوانە ئەو پێوانەیە لێرەش هەتا ئێرە هەتا دەگەمە ژمارە پێنج. دژە پێنج کەم پێنجە. دژە کەم چار چییە؟ ژمارە چوارە. کاتە زۆر زۆر ئاسانە دژە ژمارەی ببینمەوە، تەنیا ئەگەر ژمارەکە هیچی لە پێش نەبوو دژەکەی کەمی لە پێشە، ئەگەر ژمارەکە بەخۆی کەمی لە لای ڕاست هەبوو دژەکەی هیچی لە لای ڕاست نییە. دەشتوانم بنووسم بۆ وێنە کەم دوو دژەکەی کۆ دووە، بەڵام ئەوەی ڕاستی بێ پێویست ناکە، بەڵام کێشە نییە دەتوانم بنووسم. کاتە زۆر زۆر گرنگە بتوانم هێڵی ژمارەکان بخینمەوە و ئەگەر بەخۆشم دروستکەم بزانم کو دروستی دەکەم، بۆ وێنە ئەمن ئەگەر لێرە هێڵی ژمارەکان دروستکەم هێڵەکی ڕاست و ڕاست ئەوها بە کەیفی خۆم، بۆ وێنە سفرەکەم ئەگەر لێرە دانا ئەگەر یەکم لێرە دانا ناچارم کەم یەکیش بە هەمان دووری لە سفر لێرەی دانێم، کەواتە ئەوەش کەم یەک. ئەگەر دووم لێرە دانا بە هەمان دووری دەبی دووش لێرە دانێم لێرە، کە لێرە هەتا ئێرە وەکو لێرە هەتا ئێرەیە کەم دوو لێرەش کۆ دوو. کاتە دەبی بزانم دروستیشکەم هەتا بزانم چ ژمارە گەورەیە چ ژمارە گچکەیە. ژمارە هەتا لە لای ڕاست بی گەورەترە، واتە دوو گەورەترە لە یەک، یەک گەورەترە لە سفر، سفر گەورەترە لە کەم یەک، کەم یەک گەورەترە لە کەم دوو، کەم دوو گەورەترە لە کەم سێ. ئەو شتانە دەبی ئەمن ئەو زانیاریانە کە زانیاری سەرەکیینە دەبی هەر بزانم، بۆ وێنە کەم بیست و یەک گەورەترە لە کەم هەشتا و نۆ، چونکە ژمارە کە کەمی لە پێش بوو هەرچەندە ژمارەکە بەخۆی بەبێ کەم زۆر گەورەیە بەڵام بەهایەکەی گچکەیە. وەکو ئەوەی وایە ئەگەر پلەی گەرمی 12 بی زۆرترە لە 11، بەڵام ئەگەر پلەی گەرمی کەم 11 بی زۆرترە لە کەم 12، کاتە بە پێچەوانەیە کەم 11 گەورەترە لە کەم 12، بەڵام 12 گەورەترە لە 11 کۆ 12 بە کۆ. ئێستا زاراوەکان چنا لێرە نووسرایە فێر بە بەراورد لە نێوان ژمارە تەواوەکان بکە و ریزیان بکە و پاشان بەهای نرخ باش نیەوەی ڕاستی بی بەهای ڕووتی ژمارەیەک دەدۆزیتەوە، بەهای ڕووتی هەمان شتەوەکو بەهای ڕەها. لە کاتی دیتنەوەی بەهای ڕووتی ئێستا دوایش تۆزێک باسی دەکەم، بەڵام پێشی بچینە لای بەهای ڕووتی ئەو زاراوانە گرنگە. دژە ژمارە ژمارەی تەواو دەبی بزانم کام ژمارە تەواوە و بەهای ڕووت کام مانای چییە و ڕووتی ژمارەکەش مانای چییە. ئێستا نواندنی ژمارە تەواوەکان و دژەکانیان لەسەر هێڵی ژمارەکان
هەر یەک لە ژمارە تەواوەکە و دژەکەی بنوێنە بۆ وێنە ژمارە 5 دژەکەی چەندە کەم 5 بچم بیبینمەوە بزانم لە چێە 5 لێرەیە زۆر ئاسانە کەم 5ش لێرەیە دژی 5 کەم 5 ئەو جارەی ژمارە کەم 3 هەیە دەبی زوو بچم بگەڕێم بزانم لە چێە دژەکەی چییە کۆسێ یان سێ بەهای ژمارە تەواوەکان لەسەر هێڵی ژمارەکان گەورەتر دەبی کاتێک بە ئاراستەی لای ڕاست بجوولەین هەرچەندە بچمە لای ڕاست ژمارەکە گەورە دەبی و هەرچەندە بچمە لای چەپ ژمارەکان گچکە دەبنەوە کاتە زوو زوو دەزانم کەم 3 گەورەترە لە کەم 5 چونکە لە لای ڕاستیتی کەم 4 گچکەترە لە کەم 3 کەم 4 گچکەترە لە کەم 1 کەم 4 گچکەترە لە 0 کەم 4 گچکەترە لە 1 گچکەترە لە هەموو ئەوانەی دەکەونە لای ڕاستی کەواتە 1 بێگومان گەورەترە لە کەمی 3 کەم 5 بچووکترە یان گچکەترە لە کەم 3 ئەگەر خینەوەکەم ئەو هابی ئەوەی ڕاستیبی دەتوانم خینەوەم لە چەپۆلۆ ڕاستیش بخینەوە دەتوانم ئەوها بخینمەوە کەم 3 گەورەترە لە کەم 1 ئەوە ئەگەر ئەوها خیندمەوە ئەگەر ئەوها خیندمەوە کەم 5 بچووکترە لە کەم 3 کەواتە ئەو هێمایە بە دوو جۆر دەخیندرێتەوە خینەوەکەت لە چەپە لۆ ڕاست یان لە ڕاستە لۆ چەپ بەڵام لە کوردی وابزانم هەمیشە لە ڕاست لۆ چەپ دەخینەوە هەتا خوێندکار هەڵەی نەکا بەڵام لە دەوڵەتەکانی دی خینەوەکە بە کەیفی خۆتە کو دەخینەوە کەم 3 گەورەترە لە کەم 5 یان دەخینەوە کەم 5 گچکەترە لە کەم 3 ئەوجا ئێستا ئەو هێمای لێرە نووسرا ئەوە بچووکترە بەڵام ئەوەی ڕاستیبی ئەو هاانە شێوەکی زانستی ئەو هەردوو هێمایەکە هەندێک جار دەتوانێت بیخینەوە بچووکترە و هەندێک جار دەتوانێت بیخینەوە گەورەترە ئێستا بزانین بەهای ڕەهایان بەهای ڕوت مانای چییە بەهای ڕووتی بزانین مانای چییە لە لاپەڕا 93 ڕیزکردنی ژمارە تەواوەکان لەسەر هێڵی ژمارەکان بنوێنە پاشان لە بچووکەوە لۆ گەورە ڕیزیان بکە ئەو ژمارانەم هەیە دەچم یەکەم جار دەیان بینمەوە لەسەر هێڵی ژمارەکان وەکو دیارە کەم 2 لێرە بوو و 5 لێرە بوو و کەم 4 لێرەیە 1 لێرەیە و کەم 1 لێرەیە 0ش لێرەیە ئێستا ئەگەر ڕیزیان بکەم لە گچکەوە یەکسەر لێرە دەست پێ دەکەم لە گچکەوە ببورن لێرە دەست پێ دەکەم هەتا دەگەمە گەورەکە ئەگەر لە گچکەوە ڕیزیان بکەم کەم 4 کەم 2 کەم 1 0 1 5 ئەگەر لە گەورەش ڕیزم کرد لێرە دەست پێ دەکەم هەتا دەچمە ئێرە دەنووسم بەڵام لێرە لە گچکەوە دەبی دەست پێکەم کەواتە کەم 4 کەم 2 کەم 1 0 1 5 ئەوە ئەگەر هێڵی ژمارەکان دروست کرابوو ئەگەر دروست نەکرابوو ڕەنگە ئاسان نەبی بە خۆت دروستکەی بەڵام هیوادارم ڕاهێنان بکەی و دروست بکەی بە خۆت پاشان ژمارەکانی هەتا لەوێ دانێ سفرەکەی لە ناوەندێ دانێ پاشان 1 و 2 لێرەش دیسان 1 و 2 بەڵام هەمویان هێمای کەمی لە پێش دانێ ئێستا بینە لای بەهای ڕووتی ژمارەیەک مانای چییە بەهای ڕووتی تەنیا و تەنیا مانای ئەوەیە ئەگەر ژمارەکم هەبوو چەند دوورە لە 0 تەنیا لە 0 چەند دوورە بۆ وێنە کەم 5 دەمەوێت بزانم چەند لە 0 دوورە ئەوەندە دوورە بەڵام 5ش
هەمان دووری هەیە لە سفر وەکو کەم 5. کەواتە لێرە هەندێک جار ئەمن تەنیا دەمەوێت بزانم ژمارەکە لە سفر چەند دوورە، نامەوێت بزانم ژمارەکە کۆی لە پێشە، کەمی لە پێشە، نێگەتیڤە، پۆزیتیڤە، ئەو شتانم ناوێ. ئەو کات ناوی ژمارەکەی ناوی چییە؟ ناوی بەهای ڕووتی ژمارەکەم دەوێ، بەهای ڕەهام دەوێ، تەنیا دەمێ بزانم چەند لە سفر دوورە. ئەو کات چ دەکەم؟ هەتا ئەگەر ژمارەکە کەمیش بوو ئەمن کەمەکەی نانووسم، تەنیا ئەوها دەنووسم بەهای ڕەها، ئەو دوو هێڵی تەریبی و ئەو ژمارەی هەما بۆ وێنە کەم 4 لە ناو ئەو دوو هێمایی دادەنێم. ئەوە واتە بەهای ڕووتی کەم 4. بۆ ئەوەی بمەوێ بەهایەکەی ببینمەوە تەنیا دەکاتە 4، واتە بە 4 دانا هەنگاو لە سفر دوورە، تەنیا ئەوەم دەوێ. ڕاستە بەخۆی کەم 4، بەڵام تەنیا دیتنەوەی بەهای ڕووتی هەر ژمارەیەک دەکاتە ژمارەکە بەبێ هیچ هێمایەک، بەڵام بەبێ هیچ هێمایەک هەرمانای پۆزیتیڤە، بەڵام نانووسرێ. تۆزێک سەیرە ئەوەی ڕاستیبی بەهای ڕووتی ئەوەندە لێرە ڕەنگە پێویست نەبی، بەڵام ئیدی ئەوهایە، یاسایەکە ئەوهایە. بەهای ڕووتی هەمیشە بەهای ڕووت هەر جارێ شتەچی دەنووسن، بە من ئەو هەر زاراوە کە زۆر باش نییە بەهای ڕەهای ناوە، دەبواە بەهای ڕەها بەکار بێتن. هەمیشە ژمارەیەکی موجە بەیان سفرە، ئەوەی ڕاستی ژمارەیەکی موجە بیش نییە، هەمیشە ژمارەیەکە بەبێ هیچ هێمایەک، بەڵام لێرە نووسیتیان موجەبە. بۆ نووسینی بەهای ڕووتی ژمارەیەک ئەو هێمای بەکاردێنین. ئەگەر یەکێک لێی پرسی بەهای ڕووتی کەم 4 چەندە، دەینی کەم 4 لە ناو ئەو دووخانەی دادنەی، پاشان دەنووسی یەکسانە بە 4. بەهای ڕووتی کەم 87 چەندە؟ یەکسانە بە 87. بەهای ڕووتی 11 چەندە؟ هەر 11. کەواتە تەنیا ژمارەکەی بنووسە بەبێ هیچ هێمایەک، ئەنجامەکە ئەوایە. بەهای ڕووتی کەم 3 چەندە؟ ئەوهایە. ئەوجە پاشان ئەگەر بمەوێ بەهای ڕووتەکەی ببینمەوە یەکسانە بە 3. هێڵی ژمارەکان بۆ دیارکردنی بەهای ڕووتی بەکاربهێنە 7 بەکاردێن. 7 کەواتە ئەوەندە یەکەیە، 7 ئەوەندە دوورە لە سفر. 7 دووریەکەی لە سفر، 7 یەکەیە، کەواتە دەکاتە 7. وەکو دەبینن تۆزێک زۆر ئاسانە، نازام ئەو هەموو تەفسیراتەی پێ ناوێ، بەڵام ئیدی ئەوهایە. کەواتە ئەوها وەکو نووسیتیانە، ئەمەش ئەوها دەنووسین. بەهای ڕووتی کەم 4 چەندە؟ 4 دانە یەکەیە، واتە 4 هەنگاوە یان 4 خانەیە یان 4 یەکەیە، ئەوها بینووسە. دووریەکەی لە سفر 4 یەکەیە، کەواتە بەهای ڕووتی کەم 4 یەکسانە بە 4 تەواو. سەرنج بدە بەهای ڕووتی 7 دەکا 7، بەهای ڕووتی کەم 4 دەکات 4. دوو ژمارەی موجە بن، وەکو گوتم دەنووسرێ موجە بن، بەڵام باش نییە ئەوە بنووسرێ تەنیا دوو ژمارەنا تەواو. ئێستا بیر بکەوە و تاو توێ بکە، ئایا لە توانادایە دوو ژمارە هەمان بەهای ڕووتیان هەبێ؟ بەڵێ. وەڵامەکەت بە بەڵەیە نمونەیەک بهێنە، وەڵامەکەت بە نا هۆیەکەی ڕوون بکەوە. ئەگەر بەڵێ بوو بەڵێ، بۆ وێنە بەهای ڕووتی 17 دەکاتە 17 و بەهای ڕووتی کەم 17 هەر دەکاتە 17، کەواتە ژمارەکان جودانە، بەهای
ڕەهایەکەیان یەک شتە. پرسیاری دوو گەورەترین ژمارەی تەواوی سالب. ئەو پرسیارە گرنگە. گەورەترین ژمارەی تەواوی نێگەتیڤ چییە؟ گەورەترینیان. گەورەترین ژمارەی تەواوی نێگەتیڤ بێگومان کەم یەکە. و بچووکترین ژمارەی تەواوی پۆزیتیڤ یان موجب چەندە؟ بێگومان یەکە. بچووکترین ژمارەی تەواوی پۆزیتیڤ یەکە و گەورەترین ژمارەی تەواوی نێگەتیڤ و سالب کەم یەکە. پاشان بەهای ڕووتی هەردوو ژمارەکە بەراورد بکە. بەهای ڕووتی کەم یەک ئەوها لە مابەینی دەبیتە یەک. بەهای ڕووتی یەکیش هەردەکا یەک. هەمان شتە. کاتە بەهای ڕووتیان وەکو یەکە. پرسیاری سێ ژمارەیەکی سالب و ژمارەیەکی موجب واتە ژمارەیەکی نێگەتیڤ و ژمارەیەکی کەم و ژمارەیەکی کۆ تیایدا دەربکەوێ کە بەهای ڕووتی ژمارە سالبەکە لە بەهای ڕووتی ژمارە موجبەکە گەورەترە. بێگومان گەورەترە. بە هەزاران نمونە هەیە. بۆ وێنە ژمارەیەکی موجب بۆ وێنە ژمارە 38 بەهای ڕووتیەکەی یەکسانە هەر بە 38. ژمارەیەکی دیکە بۆ وێنە 56 بەڵام بە سالب. بەهای ڕووتیەکەی چەندە؟ 56. بێگومان گەورەترە لە 38. 56 زۆرترە لە 38 چونکە بەهای ڕەها هەمیشە واتە دووریەکەی لە سفر جێنادەینە ئەوەی ئایا لە کام لای سفرە، لە لای چەپیتی یان لە لای ڕاستیتی. کەواتە لێرە زۆر گرنگە ژمارە تەواوەکان بزانم کامە ژمارەی تەواوە ڕەنگە لە تاقیکردنەوە لۆت بێ. سوار فاریزە 8 ئایا ژمارەی تەواوە؟ نا. کەم 67 ژمارەی تەواوە؟ بەڵێ. 88 دابەش 45 ئایا ژمارەیەکی تەواوە؟ نا. کەم 173 ئایا ژمارەیەکی تەواوە؟ بەڵێ. 11 ئایا ژمارەیەکی تەواوە؟ بەڵێ. 4581 ژمارەیەکی تەواوە؟ بەڵێ. کاتە ژمارە تەواوەکان ژمارە سروشتیەکان و ژمارە دژەکانیان دژە ژمارە سروشتیەکان. لێرە هاتمە کۆتایی لاپەڕانەوە 2 2 3 دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانەیەکی نوێ هەر بژی.